سەرکردایەتی ناوچە جیاجیەکان و بوونی نوێنەرایەتی سەرجەمی مەڵبەند و سنوورە جیاوازەکان بەشێکی گرنگی گۆڕانکاری چوارەمی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. شێوازی دەنگدان دیاریکردنی نوێنەرایەتیەکان لە کۆنگرەی چوارەم بە جۆرێک بوو. هەواڵانی دەنگدەر پێویست بوو بەپێی بەرکەوتەی جوگرافی کە ڕێژەی دەنگی یەکێتی لە سنوورەکە کرابوو بە بنەما دەنگ بدات و ئەمەش بووە هۆی ئەوەی لە سنووری هەموو مەڵبەندەکان کەسانی شایستە و متمانە پێکراوە ببنە نوێنەری ڕاستەقینەی سنوورەکانیان کە دوجار هەمووان لە ناوەندی بڕیاری حیزبەکەدا هەڵگری پەیامی ناوچەکانیان دەبن و هەمووانیش بەیەکەوە نوێنەرایەتی هەموو سنوورەکان دەکەن و وێنەی گشتی یەکدەنگی و یەکگوتاری بڕیاری یەکێتین. بوونی ڕێژەیەکی زۆر لە ژنان و گەنجان بەشێکی تری گرنگی جیاوازیەکانی کۆنگرەی چوارەمی یەکێتین. یەکێتی بۆم قۆناغا لە پاڵ ئەزمون و ڕابردووی پرسەروەری تێکۆشەران هێزی نوێ و گەنجانەشی خستە ناو جەستەی حیزبەکەی بە جۆرێک ئەزمون و ڕابردووی چەندین ساڵی قاڵبووی دەیان هەوراز و نوشێ و لە پاڵ هێزێکی نوێ دەبێتە دوانەی خەباتی هاوبەش و وێنەی گشتی یەکێتی پیشانی هەمووان دەدات کە یەکێتی وەک چۆن نوێبوونەوە و نوێگەری بەشێکە لە هەنگاوەکانی لە هەمان کاتیشدا ڕابردووی پڕ شانازی ئاقڵمەندان وانەی هەمیشەی سەرکەوتن و پاراستنی یەکێتیە. بەهێزی یەکێتی زامنی کوردستانێکی بەهێز و سەقامگیرە. بوونی ئاشتی و ئارامی و خۆشگوزەرانیش هەر پەیوەستە بەو حیزبەی کە زیاتر لە 4 دێ خەبات دەکات و ساڵ لە دوای ساڵیش زیاتر ئاسۆی ئامانجەکانی فراوان دەکات. ئەمەش بەشێکی گرنگی پەیوەستە بەو بیر و باوەڕە نەگۆڕەی سەرۆک مامجەلال کە لە ڕابردوو هەمووانی فێر کرد نوێبوونەوە و پێشکەوتن و هەنگاونان بە ئاراستەی گۆڕانکاریەکان بەهێنانە پێشەوەی گەنجان دەکرێت و لە کۆنگرەی چوارەمیشدا یەکێتی هەر ئەم ڕێگە دروستەی هەڵبژارد. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان.